گیان بلمی کشنو گیانی من نچیرکه ساله وشنه گیانانه تولی و خواب بی بهانه گیانی هر سو چه مؤمنی خوام جا چون هنه توهر ولاتی و توا توجی نایشنه گیان خیلونی مامو گیان روش کروانه ئاوایی گواز گوندێکی هەورامانی ژاوەرۆیە لە شوێنێکی کەنار و دوورەدەست قەراری گرتووە. ژمارەی خێزانەکانی 200 ماڵە نزیکەی 700 کەس دانیشتوانیەتی شێوەزاریان هەورامیە و ڕیشەکانی بۆ سەر زمانی کاسیەکان دەگەڕێتەوە. لە کاتی قسەکردندا پیتیش زیاتر بەکاردێنن. دانیشتوانە ڕەسەنەکەی ئەم گوندە بنەماڵەی موعایزیان پێدەڵێن بەهۆی پیر موعازەوە کە لە ناو ئاوایی گوازدا ژیاوە. ئەم بنەماڵەی لە ئێستا لە ناو ئاواییدا نەماون و بۆ شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات کۆچیان کردووە و لەوێ نیشتەجێن. بەشێکی تر لە دانیشتوانی گواز کۆچیان بۆ کەنولەی کرماشان کردووە و ڕێبازی ئاینیان شیعەیە و بە هەورامیش دەدوێن. بەپێی لێکدانەوە مێژوویەکان ئەم گوندەش لە چوارچێوەی گوندە دێرین و مێژوویەکانی ناوچەکەدایە و مێژووی ژیان و نیشتەجێبوون تیایدا بۆ هەزارەی سێمی بەر لە زاین دەگەڕێتەوە. گیانی فڵگی وینەومنی توا دەردۆ کاری بوو ئاغیە بریێ و نۆپڕی وش گیانی نادی یاری بوو تواوداکەی ئاوایی گواز نزیکەی 200 ماڵە 200 خانەوارە نزیکەی 750 تا 700 نەفەری تێ ئەژین. دوایەوە نزیکەی 50 کیلومتر نزیکایەتیەز بە دواو یا سەرڕای لەنگەرێزەوە سەر بە قەزای سۆڵاوایە ها لە منتەقەی ژاوەروی هەورامان مەشر بە ژاوەروی شەرقی. ئەم ئاوایە قەدیم کە لە شایبەر یا دەستگای باوەهەجیجە بووە بە خاتری جەنگی بینی قەڵای حەسەناوای شاریسنە و قەڵای پاڵنگان جیان هێشتووە هاتنە بۆ باغێک بەناوی وەشینی. دوایەوە چەند مدەتێک لەو باغە بوون بە خاتری کەماوی کە ئیمکانات نەبووە بۆ وەکو لولە و شتەی ئەیستا جیان هێشتووە و جێگە هاتنە بۆ باغی بەناوی وەلاس. لە وەلاسە لە مدەتی زیندگییان کردووە لێوە ژیاون بەر لە ئیسلام بووە لە وەلاسی چابوون هەشتا ئیسلام نەهاتووە. دوای ئەوە کە ئەویج کەماوە بووە ئەو باخە جێگەیەک بوو کە باوشتەی بووە ناوی مەشهورە بە والێز یانی جێگەیەکی با. مزگەوتی گتای مزگەوتی حەزەتی عومەر کە هاتووە ئەو مزگەوتیانە کە دێسەوە ئتر ئەو باخەیان جێ هێشتووە هاتنە ئێرە باخی گەز بە ناوی دەگاگا. ئەو مردمە کە هاتنە ئێرە لێرە ژیاون زندگییان کردووە. دوای مدەتێک کە لێرە ژیاون خاکەکەی جۆرێک بوو کە بۆ باران و بەفروشتە جێگەی ئیمکاناتی نەبوو جێگەی ژیاوی نەبووەوە هاتن بۆ ئەم ئاواییە کە ئەیسە هەست ناوی گوازە لێرە ژیاون لێرە زندگییان کردووە. نزیکەی 540 ساڵ قدمەت هێز ئەم ئاواییە 24 تایفەیە 24 تایفەیەز ئەسڵ گوازیەکان نەماون لێرە. ئەسڵ گوازیەکان کە ئەوانە کە گوازی نەماون چوونە بۆ ئاوایی تەختە باریان کردووە چوون بە ئاوایی ئەڵک چوونە بۆ ئاوایی گەنمان چوونە بۆ ئاوایی هەڵوان چون بۆ ئاوایی کاڵ بۆ ئاوایی ئەجمنە و هەزارخانی حتا بۆ تای و دۆڵاو چوون حتا لە ئاوایی بزڵانێکی هەسمان ئێمە لە سنێکی هەسمان کە نیوەیان فامیلیان معەزیە بە خاتری پیرمەعاز کە هەر لێرە لە تایفەی ئەوان کە باریان کردووە فامیلیان معەزیە. ئەوانجی کە هەن لە شاریسنە فامیلیان گوازیە لە تەقتەقان و قەتارچیان هابوونە وەڵدەفە کە چون بەوێ لە ئاوایی کەنولەی جەسمان کەنولەی کرماشان مەزەبی چیان ئەهلی تەشەیوعە
بەڵام گوازین بە زمانی هەورامی قسەیەکەن ئیسەجی ئەو تایفە کە هەن لە کەنولەی کرماشانە تایفێ مەخولی پێژن کە لە شایبەرەوە چوون ئێستا ئەم ئاواییە بەڵگەی هەست کە مەسەڵەن تاریخی گەڕێتەوە بۆ 3-4 ساڵ لەمەوە بەر لە شایبەرەوە کە وتمان کە دەستی پێکردووە ئاساوارێکی بووە شتایی کە ژێرخاکی کە درۆزراوەسەوە پێیا بووە هەست ئەوایی مەسەڵەن 3000 تا 4 ساڵ لەمەوە بەر هەست لە ئێمە لە وەلاسیچە مزگەوتەکە کە هەست خۆی سابت دەکا کە 1200 ساڵەمەوە بەر مزگەوتی حەزرەتی عومەر کە لەوە بنیانگوزار بووە دوایەوە تعدادێک کە زیارەتیان پێیا کردووە خۆرسانێکیان پێیا کردووە لە وەلاسە ئینسانێکی عادی وەکو ئەوە کەسێکە لەسەر مێزە و لەسەر کورسی دانیشێ ئەوە ئەسپەردەیان کردوون ئەوەیچە هەن زمانی داسینیەکان بەر لە ئیسلام بوون نزیکەی 2500 ساڵەمەوە بەر بووە ئەوان دوای ئەوە ئێستا پیرمەعازیج کەسێک بووە کە ئیسلام 318 ساڵ دوای مناتەقی کوردەواری هاتە هەورامانی کرد بە دەستی مەڵاگوشایش ئەوێتە بە خەزورەی شەخشابدین زاوەری هاتن مەسەڵەن تەبلیغاتی کرد بۆ ئەوە دەتەکە پیرشەریفی دێوەزناویە کە هاتن تەبلیغان بۆ دین کرد پیرمەعازیج دانێک بوو لەوانە بوو هات دە نزیکەی 1100 ساڵەمەوە بەر لەم دەگاگا مردمی گواز لە دەگاگا بووە کە بەو تاریخە کە 300 ساڵ دوای ئیسلام حەسەی بکە ئەکاتە نزیکەی 1100 ساڵەمەوە بەر کە لە دەگاگا تەبلیغی دینی کردووە تەبلیغی دینی ئیسلامی کردووە جابلي وضلاني وصاقان مني جابرو عيشني بلاوك زلقان غيثك گرمە گرمی دەسهارەکەی پورە شەرافەت دێت سەمفۆنیایەکی تایبەتی دەژەنی پورە شەرافەت ئاگای لە دەنگ و ناڵەی دەسهارەکە نەبوو ئەو لە ناوبیرکردنەوەیکی قوڵدا بوو چون دەستکەوانەکە و دەسهارەکەش دیاری و سەوقاتی هاوژینەکەی بوون بەتەقەی دەستکەوانەکە و گرمەی دەسهارەکەی وەکو دەروێش حاڵی لێدەهات و ماندووبوونی نەدەناسی بێدەنجیە ترسناکەکەی ناو باخەکەی تێک دەشکاند و بۆ چەند ساتێک هەستی دەکرد هاوژینەکەیەتی و گفتوگۆی لەگەڵ دەکات وەڵی هەرە من فکرم بێ حربیەن ئینەما چۆ کان و تۆنین بەر شامارانی ئاوەختە بە قوڵنگەوچێ و بە قوڵنگەوچێ مەکواشە بە قوڵنگەوچە ڕێک شامەکەرا و کان و تۆنین بە شەمارە وە شامەکەرا تەمەڕەشەشا پێی هەرە دەستیا بینی ئەو هەرە ئاساوی بینی و هەراسای فرە قورسێ بینی ئەنی وزینشا سەر و بە ئاوی گەڵنی ئاساوە تۆنینە ئێتە گەرمی هاڕێنی پەنەشاویەوی و زەڕاتە و بەڵامێتی سێ ئایا حەنەمەنێنێ خۆی بیەن ئاردی مەسموعی و ئێهینانە ئێ هەرە دەستی چێنە ومانی والله ئیسەج هەر بڵشەمە گەرمی مەگری مەکەرمێش ئاپات لە وشکی ماوە و مەکەرمێشە هەرە پێ دۆخۆی پێی یەکاوێ و پێ جۆرە چەوانە و گەرمەکاڵی چاپەنە مەکەرمێ پێی دوینی و پێ ئاج مەکەرمێشە پێ دۆخۆی و نەخۆشەر چانوێ مەکەرمێ ئاوی وشە مەکاری مەکەرمێشە نەخۆشەر و ئیسە من بزانە و یانەوە ئەینەن یانە مامووی منە ئانەی هەنێ شاویانە مە تێزایە چم هەنێ شاینە دوێ دەستێنی و دەستێت هێنا پشتە دەگایەوە هەنی ئینە یەرێ دەستێنی و دەستێتە چۆپڕە دەگای هەنی شووا دەسێ هەری چایێنی ئێتە یانە یانە مەگەڵان کرد احتیاجە مەلو مارەشە کارور مۆزەڕە مۆڕشا پێش والله ئادەنیا پێمانە وەشکەدێنەشان وەشی بێدی شەڵا ئیتر وەشەشکەدا دگەلی لێنوێ دەگای یانەکەیمان دووری بینی دوور نەبلمەوە دەگا پێ دەنگی ئاچە بووی چاکنشتەرە دوێ ڕۆیانشە وەشکەدە و هاری چەنێتر مەشم سانوێشە دوور دەلی هەلی چاگەنە وەشە مەکەرە مەسانوێشە لا
دەستکەوانەکەی لە داری گوێز دروست کراوە، بەردەکەی لە ناو ئاوی چەم و ڕۆخەکاندا هێنراوە و شێوەیەکی گونجاوی هەیە، بە ئاسانی تو، کاکڵە گوێز، قاقڵی، هەزبێڵەی پێدەکوتن. خواردنەکانی فەسەنجون، بنەهارگا، گێتە، مەژگەی لێ دروست دەکرێت. دەساڵیش لە ناو کانەبەردی تایبەتدا دەردەهێنرێت و لە ڕێی هەندێک ئامرازی تایبەتەوە شێوەی بازنەی پێدەدرێت و دانەوێڵەی پێدەهاڕن. والله دەنگێ ئێمە ئاپیاوەمانە قۆتەرە وەزی بیان ئاواتە بەم شار بڕینە شاوە بە ئەسکەنە لە کێشە هەر کارانە بە تریشتە و ئەسکەنە لەژە هەر کۆلانە پێ مەژگە کوێ و پێی ئاوەختە بازێ وەسایلە وردەوچی کوێمیش پەنش ئاوەختە ئی دەزەنگی چەند هەلێ لێ ڕۆخانێنە ئاوی ئەنە تریش پەنە مەڵەونی ئادە توانێت درێژەرەمۆنی و سافەمۆنی پێ چوکوێ والله قدیم کاری فرەپەنە کردی قدیم خەوانش پەنە کوێنی مەژگەش پەنە کوێنی ئاوەختە تفیش پەنە کوێنی ئیتە ئیسەنە وەڵانە حەلانە نموێرە زاڕوی و وەشانوێ سەنە شاو ئیتە هەر مەژگەش پەنە بە کوێم و قاقلیە و بازیە هەزبی و مەرزە و خەهین و چێ و ڕەحانوچێ پەلی دڵمەچیوی والله قاقلیە تۆم مەشانوێش تۆ مێشەرە مەکەرەزە مەشانوێشەوە گوڵ مارونێ گوڵەکەش مەکەنمێەوە پێت لێ کولێراوە پاسە هەر پێت لێ کولێرا جۆرژمیانە قاقلیێ پێلێ ناوساجیا و پێت لێ کولێرە مەژگا و لێ بنارگایی و ئەپاسە مەکەرمیشن والله مەژگە چەنێژ مەکووی پێ فەسەنجوونی چەنێژ مەکەری پای ئاوتە پێلی لا برنجی ئاوەختە مەکویش پێلی بنارگایێ مەکەرمێش پەنە کولێری ئێتم مەژگەش پاسە پەنەژ مەکوویمیش کانیبا ناسنامەی ئاوایی گوازە، دوو سەرچاوە یاوین لە تەنیشتیەکەوە، یەکێکیان هاوی شیرینە و لە شێوەی تافگەیەکدا بە شاخەکانەوە دێتە خوارەوە بۆ خواردنەوە و دێرانی باخ و باخاتی گوندەکە سوودی لێ وەردەگرن. لە تەنیشت تافگەکەوە ئاوێکی گۆگردی هەیە و بۆ خواردنەوە ناشێت، تەنیا وەکو سەرچاوەیەکی ئاوی بۆ چارەسەری نەخۆشیەکانی پێست و ڕۆماتیزم سوودی لێ دەبینن. بە پێی وتەی دانیشتوانی ئاوایی ڕۆژانی پێنجشەممە و هەینی گەشتیارێکی زۆر بەمەبەستی چارەسەر ڕووی تێدەکەن و خۆیانی پێدەشۆن، بەڵام ئەوەی جێی نیگەرانی دانیشتوانەکەیەتی نەبوونی خزمەتگوزاری پێویستە لە دەوروبەری کانیەکەدا. یۆجە دەگایەکە چی منتەقەیە کە ئاوی فرێشەنە دەگا گوازینە دوێن و ئاوی ماهنەی دەگای و شاوی شیرینێنە کە پێ مەسارفی کشاوەرزیە مۆنێ وەشکور پێخۆی فرێنەوە میاو گردی باخەکارە یوچە ئاو معدەنیە مانە چی وارەوە ئاو گوگردێنە قابلشور بنیێنە پێ پزیشکی مۆنە یا پێ شەفاودا مردمی کە مردم جا چوارشەمانی جمعانی معموڵە مەلا پێگەیە ئەوە چاگەنە بەسرەت و حمامەچوی چاک حمامەکەرانی و میاوەسەر کەمێ مشکلە کە هەنە مشکلە ڕاکێشەنە کە فرە خراون ئارو تەشریف تا بەرد وشمە دوایمێ مەشم نزیکەوە نیم ساعتیە یا 20 دقیقە بە متر بنمێ وای جای خراو هەن دمانەیە نزیکەوە 15 دقیقە پیادەڕێوێشن کە ڕاکێش ئەگەر جاهینی گرمی سەبعبورن تقریبا و بنیان بە مشکل متابع بلەوەسە وڵای نە کەمکاری تقریبا مەسئولین و بخصوصان نەهادە مربوطینەی کە مەشم بیانێ فکرش پێ کەرا جەلحاز وانە کە دوو دانە مەسڵ حمامش وەشکا دانە ژەنانە دانە پیانە مجەزا بۆ جێوی یا دوو دانە سویتی کە کەسێ مەشەوی چامانەوە چەند ئیسفا کردنی دانتێ مشکلەکە کانە نەبوو و جایشن مەسڵەکەم پیاە ماشین ئەماناگە کە دەژگارەکە چنگها بەرابەرەوە بنێ و مردم ڕحەت تاوێ بنێ بیانێ لەسەر فقط مشکل مردمی تقریبا هەم نەبوو دوایانە کە چاگەنە یاگێ دوسەساویش نیێنە کە مەسڵ حمامەجۆکەرانی یوی چا مشکل ڕاکێن والله گەڕاکرد وەشە بیایە مەسەڵەن ڕەحەت عبورمرور بیایە باوەڕ فەرماوە ساڵێکن احتماڵەن 2000 نەفەر گەردەژگەری بیاین حەجە زەمانە زووی وە هەنێ مەسڵە بینێ بە وڵاخۆچوو بیلاژبی نێرەواری چی دەگای هەمسایە بسە تەنگیسەر نیەر بەسەران یا دەگایە دوورتەرەوە ئێنێ بە وڵاخ و ئەرزم هەزۆر پیادە ئێنێ لوینێ پیاگە بەخاتەوە شەفایشوە هەتا ئێتەقات چابێت کە مەسڵەن بلاناگای شەفا پامەکەرە چ لە حەدی اقتصادی وەگە جاوەشور پێ بلوون ئیمکاناژ پێ وەش بوونێ تەسیری فرە من یۆسەر اقتصاد دەگاوە ئەبوو سودا باخی کە هەنە واریوە
جە لە حاز و هەنار و هەنجیر و کە چاگەن هەنێ مەتاوانی مەحسوڵاتەکە وشە چاگە باشە بە مردمی پاک گەردشگەرانە چاگە ورەشانێش و مزڵقی خێرەکەرا پێش. والله من هەر قبلەوەیگە بێن بۆ گواز ناو کانیوامان ژنەفتوو یعنی هەر گواز بە کانیبا و شۆهرەتی هەست تێت لە باوە باپیرێکمان ژنەفتوو کە کانیگاوا شفابەخشە و گوگردیە و بۆ نەخواشینگەلێ پۆس و ئوسخان و ڕۆماتیسم و ئەمانە شەفابەخشە ئەتێ مردمی فرە هەر لە منتەقەی خۆمانەوە تەنگی سەر و نێر و مێرا و نەزاز و ئەم ئاوایی گەل دەوروبەرە گشتیان ساڵانە تێم بۆ گواز بۆ ئەم کانیەوە لە تەنگی سەرەوە مەسەڵەن لە ئاوای گەل دەوروبەرێمە ساڵانە تێم بۆ ئەم کانیبا زوو کە ڕێگە سەخ بوو بە وەڵاخ و بە وەسیلە وەڵاخ و قاتر و ئەسبۆمانە هاتن بەڵام ئیسە جادەگە کێشانە تەقریبەن جادە هەز ماشین تێ تانا ئاوای گواز دێتر لێنەوە لە جادەگە چکێ ناخۆشە چۆن ها لە جێگە شاخاوی و ئەمانە بەسەجێ بە موتر و چکێکێکی بە پیادە بڕیت خۆم ساڵانە کە هەم لێرە من چەند دەفە چووکمێ سێنە لە ئاوکەکی ئیسفادەم کردیەوە ئەو جێگەیەوە کانیبا لێ ناواقع بووە جێگەیەکی دڵڕەفێنەوە سروشتیە فرە خۆشە تاوگەی جوانی هەست لێنەوە باخی هەنجیر و هەنار و ئەم چتگەلێکە لێنا هەست چوارشەمە و پەنجشەمە و جمعەگەلی جا فرش لۆقە مردم لە شارگە لێترەوە لە شارستانەوە لە ئاوایگەل دەوروبەرەوە تێندا کانی ئستفاداگەن چۆن خاصیەتی گوگردی ئەژن بۆ نەخۆشینگەلی ڕۆماتیسم و بۆ نەخۆشینگەلی پۆست و ئوسخان باشە شەفابەخشە. جوانیم بارش کرده یاڵش بۆ بێوە ئاسا و پیر یەکەم خوا هاوارێ دەشتەرگێرتەوە بەخوایی وەشا دەگاگاوە خاکر دڵێ گیرەوانیە جێلاسەکان بە ڕەنگی سووری ئاڵ لە بن گەڵا سەوزەکاندا خۆیان مەڵاز داوە مامکەریمیش بە سەتڵەکەی دەستیەوە گۆرانی هەورامیان بۆ دەچڕێت بۆەوەی لە کاتی ڕنینیاندا ئارامیان بکاتەوە و زیاتر خۆیان دەرخەن لە تەنیشت تەڵانی جیالاسەکانەوە داری گوێز پاشای باخەکانی هەورامان لە ڕێی سێبەرەکەیەوە هەیمەنەی خۆی نیشان دەدات و لەگەڵ دارهەنارەکاندا ئیرەی بە ڕەنگە سوورەکەی جێلاز دەبن بەهێزی ڕەشەبا و شەماڵی چێوەکانی گواز سەما دەکەن و خۆیان بۆ باخەوانەکە ئەنوێنن تا نازیان بچێشێت و ئاوەڕیان لێ بداتەوە. گیان هەیداوە هەیبیدا دەی خۆمنی نەماوەگمێ دەی جوانی عزیزێ دەویم جێوێ دەستاوەگمێ. ئەوەڵەن زیندگی ئێمە زوو تفەوشکی بین هەنجیر بێن و هەنار بێن یاوان بە کەشاوەرزی شرۆشاکردن بە چێش شرۆماکرد بە تفە فەرەنگ دەدماوە تفە فەرەنگێەوە یەواژەوە شرۆماکرد بە ساوی ئیسا ئامن ڕۆ گێڵاسی ئی گێڵاسی چێ مە چکۆ گاوردەنە ئێمە لوێنمێ منتەقۆ تارانی تقریبن 20 ساڵی بوویم کاریگەر بینە 40 ساڵی چاک گێڵازنی ماکردن کارکەرێنمی پێی ئینانە ڕۆیە 50,000 تمەنی ماپەنین ڕۆیە 20,000 تمەنی وەلی چیت مایەوە خوا پاسەم ئێلی بێ فکر ماکردو نەبابە ئی شغڵۆی مەخاسن ئێمە ئی شغڵێ بەرمیێ منتەقە ویمە ئێمە چێشما کرد ئەوەلما یەک دوی یانی گێڵاسمانیا ئیسە جڕەحم و خوایەوە گێڵاسەکە خراوە نیەن ئالەن وەلی یا ئۆدرێخا مەسیرما دوورن مەسەڵەن کاتۆنەما بارما مشکلاتما ماشین ماینا مەسەڵەن مشەقەت و جەفانە ئەگە نزیکە شاری بیانمی یا ئیمکاناتما بیایە حرفر خاصەر بێ ولی ئیسە تەشرۆماکردن پێی گێڵاسیە هەم ڕەحەت هەم وەژ مەسەڵەن ئیسەت فەفەرەنگێشما حتا هەنە بەشوو وێمە جەت فیشمە هەنەما تفێ وێمانی ئەرز بە خزمەتەنە هەنار و هەنجیر جەگەرمەسێرەنە جە کێفسانەنە ئێمە هەنار و هەنجیرما کەمتەرن وەلی جەگەرمەسێرەنە دەگاوە وارینە هەنجیرن هەنارن ئەرز بە خزمەتەنە تفەفەرەنگیەنە وەلیم دەگاوە چوەری کولێن ئێمە ئی گێڵاسە و ساوی خڵێمادانەنە
و ئی گێڵاسیچە هەرتا خزمەتشکەری بەهرەت پەنەمەوە خزمەتیی نەکەری بەهرەژ نییەن و یا درێخا مەسەڵەن کەمێوە بازی ساڵی جەوەر و سەرداینا سەردامەوەرەوە ئەوڵێن ساڵە و ئەرز بە خزمەتەن ئێمە خودودە 5 ساڵە ئی گێڵاسکاریمانە ئاوردەنێنە وەلی یا درێخا ئاو هەوا و ئێمە شەنی تارانی فەرق نەکەڕم ئامە زیرا ئێمە ڕوز بار قەسرانش بەنەماتون دەور و لەشکرێکی چون کێفسانن گێڵاسی ساڵی دوێ ئاویژمەوە وەلی ئی منتەقە ئێمە هەر هەفتەمەشم ئاویش بدەمێ ئەگاویش نەدەمی وەرە و گەرمای مەسڵەن زەربەم وەرە گێڵاس و ئامنتەقەیە بەردارترن جەهینە ئێمە دۆ هەوان منتەقە هۆرامانی ساڵ هەن مەسەڵەن جە سێنزە بەدەرەنە جەنەوری زەنە گوڵمەکەرەوە داش مەسەڵەن گەرەکەش بۆ پسە گەرمی هۆرش پێچۆنەوەی دووبارە سەردا هۆرمەکەرەوە مەهۆشەنە بعضی مۆقز مەسەڵەن پسە ساڵەکەی ئیمساڵی دێرکردن شووە هەواکەش ڕەحم خوایەوە خراونیان پار خراونەوەی وەلی هەم چوون گەرمامەوەشەنە هەم سەردامەوە ساڵ و سەرداکەی ماپێخاسنە دێرکەرەوە ساڵ و سەرداکەی ماپێخاسنە وزۆژدماوە ئەگەر زوو کەرەوەنەوەڵا بەهرەمانیان پسە تارانینە من گویم بنە گێڵاس دوێنە تاران قەڵشەرە چنیێنم 21 لنگە 21 ئەرزۆخن 20 کیلویە چە نەبیێن منتەها ئێمەی سێ گێڵاسمە مەسەڵەن هەنیش نمەگێر و کرمی مەسەڵەن هەم بەعیلەت و بێئایی و هەم بێرەت و گەرمایەوە کرمی موەرۆژ وشگمە و بە مشەقەت ئەگە تامی 50 بنی گێڵاس یا 100 بنی گێڵاس ئەمەڵبارمی گێڵاس یەک پرتەواییمان هەن یەرێنەوە دانێمان هەن مەشەدیش پەنەماچە دانێمان هەن ئەسەلی پەنەماچە دەربەخۆنیان زوومیا و دانێمان هەن تەکدانن ئینەنە ئیسە تۆمەبینی ڕوبەڕووتووە ئینە تەکدانن ئێمە دانێمان هەن نوعێمان هەن سوورەتین ئێمە مەوەی 6 نوعی گێڵاسمان کوردوتەنی گۆزەی تازە ئاوی خۆشە داری جێڵاسیش میوەیەکی نوێیە بە نیسبەت باخەکانی هەورامانەوە پێویستی بە خزمەتکردنی زیاتر هەیە بۆ ئەوەی لەگەڵ کەشوهەوای هەوراماندا خۆی بگونجێنێت و بەرهەمێکی باش بدات تا باخەوانەکان لوتەلا نەبن لەگەڵیدا و نازی بچێشن نەوەشیش فرین یەک مەسڵەن تەخت و خاکی نەکرمی وەرۆژ دوو ئافات مەوەشەنە سێک بەر و گێڵاسەکە کرمەوە ئێمە دەوای مارمینە بازم علاج نمەکەرا مەسەڵ یەری چوار نوعی دەوای مارمی بازم علاج پەزێریش نییەنی کەس مەزانم مەسەڵەن تا ئێستا مهندسمان ناوردن تەجربە کرمێ ئەیا جە خاکەکەیەن ئەیا جە ئاوین ئەیا جە چە بەزم یێشەن ئی گێڵاسە پیسە نەوعانۆ وشگمە و کرمی موەرۆژ مەڕێزنۆش تۆمشە بەنامی تۆم و ئاروبراڵ و تەڵخی هەر عین و پێشە و ئی هاروبراڵ ویە ئێمە مارمێژ کانەنیاژ مەکەرمی بەرمێ جا بەر ئامە 1 ساڵە 2 ساڵە جابەجاژ مەکەرمی پەیوەنژ مەڵێمی ئی گێڵاسە هەم ئەسکەنەژ مەکەرمی پێ گێڵاس وەڵا حدودەن ئاخر مەطلب شاید گێڵاسی پەتقڕێتمانە 20 ساڵە 25 ساڵی 20 ساڵی چاوە لای پیرمۆنیتر هەر عین و ئینسانی پیرمە ئای مەشە جابەجە مەشە جوان بنیەوە پاڵش بە خااتر ئانێکی ئەو بینەنە مەشۆ ئێدی نگاری کرد گواز گوندێکی زۆر دوورە دەستە و ڕێگەیەکی سەخت و دژواری هەیە ڕێگەیەکە مرۆڤ شەکەت و ماندوو دەکات بەڵام لە دوای گەیشتن و بینینی دیمەنە جوانەکانی یاوایی و خەندە و خۆشەویستی دانیشتوانەکەی ئارەقی ماندوێتیت دەسڕێت و سەختی ڕێگەکەت لەبیر دەباتەوە رفيق
ونيم تقارو كذوان صوتي وباوني